بالله من الشيطان الرجيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى بسم الله الرحمن الرحيم. ئێمەوەکو ئەنجومەنی سۆران لە درێژەی چاڵاکیەکان کە ساڵانە لە دەستپێکی خولی هاوینە لە خولی ئایندەدا هەڵسان بە کۆتایی پێهێنان بە خولی ئایندەی پێگەیانی منداڵان لە فێرکردنی قورئان و فێرکردنی ئادابەکانی ئیسلامی. ئێمە دیارە لە دەستپێکی پشووی هاوینەکە پشوویەکی دوور و درێژە ئەو هەدە دەقۆزینەوە کە منداڵانمان سوودمەند بن لەو پشووی هاوینە و دووربوون لە بەسەربردنی کاتەکانیان بەشتی لاوەچی و سۆران لە کۆڵانەکاندا. دیارە ئەلحەمدوللا بە فەزلی خوا و سەڵتوانیمان کۆتایی بەو خولە بێنین و ئەلحەمدوللا ڕێژێکی بەرچاو منداڵان تێیدا بەشدار بوون. بسم الله الرحمن الرحيم. إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى. بسم الله الرحمن الرحيم. إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت وإذا العشار عطلت. أسألك يا بنو الله الذي لا إله إلا هو الرحمن الرحيم الملك القدوس السلام المؤمن المهيمن عزيز الجبار. دەرچەی مەخزەسەکان لە پێنج شوێن پێکات: الجوف، الحلق، اللسان، الشفتان، الخشوم. الجوف سبتي هي ألف واو يا مدينة. العلق إي عين ها غين خا أنا علق أنا لا علق واتقروا. اللسان واتا زمان. ئێمە دەسۆشی لە ئەنجومەنی سۆران دەکەین کە ئەم خولەی هاوینەیە بەمان کردەوە فێری قورئان بوون و فێری ئاداب بوون و فێری نوێژکردن بوون و فێری ناوەکانی خی گەورە بوون و فێری ژیاننامەی پێغەمبەران بووین. سوپاسی ئەنجومەنی سۆران دەکەین کە ئەو خولە هاوینیان بۆیمە کردەوە. سوپاسی مامۆستایان شەکەین کە لەگەڵ ماماندی بوون بۆ ئەوەی ئاداب و قورئان و ئەوە شتانیان فێری مەکردوێت. چەند شتی تر نەک لە دەرەیان لە کۆران و شتانە گەمە بکەین و ئەوانە یاری بێکەلکۆ بەزاتی یاری بێکەلکۆوانە بکەین بابێن دەوری خولی ئایندە بکەین. الله أكبر الله أكبر لا إله إلا الله استوى وسلوا واعتدلوا راس راس هي كان مكشي وأنا كنت مشاهد الله أكبر.